جەبێ کەسیوم تۆم کردنەوە کەس نە بە کەس شیەی نە بەنیمە کەس سەرجەڕاستی کردنم توفیل من مەجنونی تۆم کردن وەلیل سڵام جەوینەرەوە شەویستەکە بەرنامە ئامیانی دڵۆشە ناپێسە گرکاتیوی کە بەوە ئامادەکردیوی خاستەرەوە بیانەوە میمان و یانە کاشمە وینەرەوە شەویستەکەمە بەرنامە ئیجارەتمە تایبەتە بە هەناری دلێ هۆرامانیەنە پێسەم زانمێ هەنار و فرۆ میوەکاتەری کە هەنێ دلێ هۆرامانیەنە تا میوی جیاواز و تایبەت شاهن هەناریج یۆنچا میوا کە دلێ هۆرامانیەنە تایبەتمەندی و بەوژ هەن بە گردگیری هەنار کردی و بەیەری بە شێوەجە هۆرامانەنە هەناری شیرین و مەلیسی و ساڵەخانەیی و ترشی و ڕەنگە هەناری نوعیتەر هەبا کە من شارەزا شانە بووچەنە ئارو بەرنامەکەمان تایبەتکردن بە هەناری سەردان و فیستیڤاڵ و هەڵەبجەی کەرمێ ماتەر مەمێ پێ هۆرامانی ڕەنگینی وروانێ شمێ جوینەری ما بیدی مامۆستاگیان سڵامەوە نەبوو گەرەکمە سەرەتا باس و ئانێما پێکەری بزان و بەڕێزت پیسە چیشی فیستیڤاڵەکەنە هەرمانەکەری سلام و شمێش سپاسکەی نادیچێ بە شەویستا بەرنامە ئامیانی من ئەرسەلان عابێت سەر و کوفتەر و ڕێکخراوەکە و ئەندام و لیشتن و سەرپەرشتیار و فیستیڤاڵەکەی بەڵێ مامۆستاگیان سەرەتا دروست بووە فیستیڤاڵەکەی پێم باس کە بزانم تۆ چەنی بەشدار بێ جە بەڕاوبەردە و فیستیڤاڵەکەی بەڵێ ڕاستی فیستیڤاڵ و هەناری بیرۆکە و تۆڕ و ڕێکخراوەکە و هەڵەبجەیە ساڵ شەمین ساڵ و ئی فیستیڤاڵەیەنە ئەنی بیرماچانەی کردو کە ئێمە ینی شارێومە هەن جەڕوە سروشتێکەوە خاوەن و پاییزیوی ڕەنگا و ڕەنگی بوون و بەرامەوەشی و ینی شنیوی وەشی و هەروەها بەربوومی خۆماڵی ڕەسەنی سروشتی پاکی جوانیە و هەروەها خاوەن و فەرەنگیوی دۆڵەمەنی هەم لە ڕۆمێژوویەکە و تا ئارویج دەیان ئانی هوەرمەند و شاعری گۆرە و ینی هەوڵی مادا ئەنی بیرماشانەی کەرۆشەنی ئی دۆچەوەیە تێکەڵکەرمێ هوەر و سروشت و یاگێکی و بەروبووم و یاگێکی ینی ئی ناوچەیە کەرمێ چالاکی و کە هەم پێ ئەژناسیە ئی بەروبوومەیە هەم پێ زین و کەردە و فەرەنگی و جوان و ینی کللتورەکە و ئی ناوچەیە هەم پێ سەرنجڕاکێشە و دەیان گەشتیاری پێ ئی ناوچەیە بەڵێ خۆشبەختانە ساڵی یەکەم دەسماپەنە کرد کە ینی هەنگامە یەکەمە بێ پێمان زەحمەت بێ چونکە چێوەکە نەژناسیابی وێما گەڵامیشونە و باخەوان و فەلاح و خاوان پیشۆ بەرهەمەکە هەر هەڵەبجە دەسماپەنە کرد لوامی خورماڵ بیاری تەوێڵی داماوە نەکرد بێدی گەرەکمانە مەراسیمی و چامنە ساز کردمی لای بەڕێزاچە فرە ڕوون نەبێت چەنین بووە چەنی بەرمشۆ بەڵام ئێستا ئەفۆکەرە وەش حاڵانە ینی خەڵک وژمێ ڕۆ فیستیڤاڵەکەی نێ من ئاگادارە بوو وش بەرهەمەکەش حازری کەرەوە بەڵە جایوجە گۆڕانکاریەکە و یاگی وەش حاڵیش بێر ئی نەبێ ینی ساڵی یەکەم لوامی شوونی شارە بەیاز ئێ ساڵ ینی بەدەستوەشیەوە ژمارەشە دوێن و چانە بێکە ئێمە پێمانە بینێت ئەمە نیای مارە ئێرە 150 خاوەن پیش و بەرهەم و فەلاح و خەوانچەنی ما بەشدار بوو کەچنی زیک و شەسەی بیۆ ینی دوێ ئانوانەکە ئێمە نیای مارە ئەگەر توانای ئیدارەدا و ئامادەکرد ئێمەش فراوانتر بێت تاوێنمی بە ئاسانی تا 1000 کەسی چەنی ما بەشداری بە 1000 خاوەن پیشەوە بەرهەمی ینی ساڵی پار ساڵی ڕابردوو کە ئەنیاوابی قۆناغی و تەمام یاگی دڵوەشی و یاگی ئومێدی و ئەجر هیچ ترسێوەشەنە نەمەنێ بێکە پێشوازیوی گۆرەوە و چالاکیەکردی و بەشداری فرە ئامادە بوو ترمە بڕیارمادا تا ئاست و بەنەو دەوڵەتی کردێش کەرمێ بەڵام بەداخەوە کە ئی ڤایرۆس و کۆرۆنایە ینی فروچی ویژە ئێمە کەرچی چالاکیانە یەکەم بەشیوی گرنگ و ئی چالاکی ئێمە گەرەکماوی بەرهەمی سروشتی و هوەر تێکەڵکەرمێ کە ئەسکەرمێ فستیڤاڵانی تێکەڵکەر و ئی چێوەیە ینی ڕەنگا و ڕنگ بەخشای ینی بە چالاکیەکەی تا جێوی ینی سازگارە نەتۆ بەرەمە خۆماڵێکا پێشکەشکەری واتە بە چێژە ئاتر ئینە تایبەتمەندی ئی ناگەر هوەر چی بازارێ چی فیستیڤاڵێ جیاکەر بوو بە بازار بەڵام بەداخەوە کۆرۆنا ڕژنە ئێساڵ تێکەڵکردیوی جوان و هوەر و ینی ساخکرد و بەروبوو مەکاکەرمێ پێی نێ زیاتر وەریەکەوتن ڕوانەوە ینی ئێمە وەردەم و دوێ قەیرانە نەبێن هەم قەیرانی ئابووری هەم قەیرانی تەندروستی ئی دووە قەیرانە ڕێگر بێنی تامی ئی فستیڤاڵی پانۆعا کەرمیکەوەی ما بە تەماش بێنێ ئەنی بەڵام چنی ئانێشەواتمە هەر نوعی بشم ئی چالاکەیە کەرمی پێینەیە هەم چالاکیەکە نەگن و هەم
ئیبەروبوومە خۆماڵیە ڕەسەنە چێ هەن ینی تا ئیسە بە نێودەوڵەتی نەکریان مەفاڕیەوە ئەنی مەکیانی پێ وڵاتە دەری و پێشارەکە و دوورەکە و عێراقیچ تەنانەت وەروە ینی ساردخانەی گۆرە نییە ئی باخەوانی بەروبوومەکەشا وەرگیرا و تا بە پاپێویستی ورەشاش ئەگەر دەرفەتی و چیمنەی گۆرەشا پێ نەڕەخستنی کە سەدان هزار هاوڵاتی ئیە ڕۆمێنە ئیشارە و بەرومەکەش ساق نەکەرەوە ناچارە بە هەرزان بۆش بازاری بە هەرزان کردو بە تەڵانورەتێش ناومێدشکەرەوە کە ساڵەوتر بە گرموگوڕی دەست بۆ بەرهەم ئاردەی خانمەکی بە گرموگور دەستکەراوە بە چنین و ئامادەکرد و ئانی چی ڕازاندنەوەی خۆشحاڵیان بەڵێ ئەفۆکەرە فەرماوە چنی ڤایرۆس و کۆرۆنای ئێمە ڕێشوێنیوی ئانی جدی و پاراستی ماگیرتە بەر بە گرد و ڕاو شوێنەکاوەکە کە تەندروستی ینی پێش نێبێن مێرە خۆشبەختانە تاوامە ئادەرفەت و ساخکەرە بەرومێ ڕەخسنێ کە ئیوەش حاڵیشە بە ناوشا و گرد و بەشداربەکە ماوە دیارە فرەخاسا مامۆستاگیان وچۆ هەر باس و ڕێکارەکە و پارێزناو کرد چەنینی بنێ ئارێکاری پێ و پارێزنا ینی شمە چێشتا کرد پێیانەیە بڕوانێ سمزانی ینی کۆرۆنا گرچێەوە شتێکدا بە تایبەت ئی چالاکێک هوەریە و ئی ویستیڤاڵی و بابەتێک کە هەنێ ینی کاریگەریش فرەبێ شمە چێشتا کرد زیاتر بڵێ ڕاستیمە هەر سەرەتا پێ سازکرد و ئیمەراسیمەیە ئی فستیڤاڵەیە مۆڵەتی فەرمیە دەبەرە بەراتی تەندروستی وەرگرت بە نووسراوی فەرمی کای مۆڵەتمە مادەم ئی فستیڤاڵە بە شێوش دەرفەت ڕەخساندن و هەلو کاریە وە کەمکردە و قەیران و داراییە وەکای واسە ئێمە هاوکاری بێمێ تەمان بە دەستوەشیەوە ئی فستیڤاڵە کاروی هاوبەش و بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵ و هەڵەبجە و تۆڕ و ڕێکخراوەکان بە هاوکاری وەزارەتی کشتتوکاڵ بە ئاسانکاری حکوومەت و هەرێمی و بە هاوبەشی تەمام و دەستگا ئیداریەکە و هەڵەبجەیە بەڕاستی کاروی چیمنەی گۆرە ئاسان نییە ینی تۆڕ بشتاوە کەرۆش بە پشتیوانی جەناب و پارێزگاری و تا جەناب و وەزیر و کشتتوکاڵی گر دەم و ئیچالاکیەوە بن ئیساڵ اینجا تاویان چی دۆخە خراپە ئابووری و تەندروستیانە هەم دامی وشکارە چالاکیەکە بە پاوتوانای هەم ئی ڕێکارە تەندروستی گیرارە بەر واتم ئێمە بەڕێبەرای تەندروستی بە نووسراوی فەرمی مۆڵەتەشدامی ئەوەی تش بە دوی تیمی چاودێری کە ڕێنمای تەندروستی بەردەوامەوە بە بەشدار بکە هەم تیوی فریاگوزاری سەرەتایی و کە بە ئەمبۆلانسی و نیشا چی ئامادەییشە هەن وەروەها چەندین ڕێکخراوی هەریو بە دابشکردو و ماسک و ڕێنمای تەندروستیشێک ئامادەییشە هەن و وێمە بە ئامادەکرد و جیاز و تاقیمی لێ دەواازە و هاتونە ژوورێنە نیان مارە و برادرانی پۆلیس و ینی چاودێرەکە مەرج چاکردن کەس مێ چۆشم بە دەمام کۆ بێسوەر و هەر خاوەن دوکانی و ڕاستێ بێ پێ پاراستنی تەندروستی وچ چاو خەڵکیش ینی پەنەماواتێنی ئەگەر هەر سەرپێچی و جەڕێنمایەکە بوو ئێمە دوکانەکەی وزمێرە یان بەڕێز و جوا بتکەرمێکە چکە ئێمە گەرەکمانە خەڵک ینی سوودمەند بوو ئەگەر نەوەش ماوەست ڕاستی زرێر مادانمانە بە فرە ڕاستە مامۆستاگیان باس و هوەری و کرد هوەر ساڵەکاتەری ساڵ هیچ بوونە فیستیڤاڵی بۆنە لی فیستیڤالەنە بۆنە حاڵەت و کۆرۆنایەوە تۆ چالاکی هوەریەکی مدرێنە جەوروانە بۆ هۆ دروستبی و زیاتر قەرباڵخی بە تایبەت تۆ ئەگەر هەرمانەوە کەری هوەریە بۆ حتمما خەڵک کوو بۆ چەنشکە کوبیۆ ئینەچە بۆ هۆوانەیە کە قەرباڵقی دروست بۆی ساڵ چالاکی هوەریەکی تا مدرنێنێ بەڵام ساڵەکە وەڵتەری ئاچالاکی هوەریە چێشێ بنێ بەڵێ ڕاستیمە چالاکی هوەری و شانیشا پێشنگای شێوەکاری بکە ساڵ و پاری 6 تیم و گروپ و دامەزراوی هوەری بە پێشنگا چنیما بەشداری بێنێ وەروەها کۆنسرتی گۆرانی و هەڵپەرچی هۆرامی مابێ وەروەها خوێندنەوەی شعر و ئێوارە کوڕی شعری مابێ وەروەها چەندین ڕازاندنەوەی هوەری مابێ کە ئیتر بەشی و جوانی ینی ساڵ چاوەڕێ بنمی بەڕاستی چەندین دیواربەندی هەناری دروستکردنی هەر بەس پێ چێش بەردە و ئامادە بووە و هەریە لە ڕوورەگانە کۆنسرت ما بۆ کۆنسرتی گۆرانی ملی ما باشێگە و تیمی ینی هەڵپەرکی وەرامیمان بە بەردەوامی ساڵانە چەنی ما بێن ساڵ تەمارمی چەندین ینی تیم و نمایشی هوەری شارەکەی تری داوت کردمی ینی بە کورتی ئەمە خواستەما هەن پلانی خاستی تابینێ بەڵام داخەکەم کۆرۆنا ینی گرچەوە شتێکدا کە کۆرۆنایش بێ هیچ ینی کۆمپانیایان هەر ڕێکخراوی دۆنەر گەرەکەش بۆ هاوکاریت کەرەوە مادەم دڵنییا نەبێ کە چالاکێکە کردی و یانە ئایش هاوکاریەکە نەتاوێنێ کەرا ڕاستەکە چونکەی ڕاستی ئمە تا دیوڕی وەڵی فستیڤاڵەکەش ینی تەرسێنمێ یان چاوەڕێ بینمێ بە بڕیاری فەرمی حکوومەت وەرێمی چالاکیەکە مدرێت چونکەی
پێ حکوومەت وەرێمی چەند هەم بژێویش گرنگە هەم تەندروستیش گرنگە ینی ئاو پێن و ئی دوێنە ینی بڵێ ینی ویش تەمامێک لا نەکردێ بێ کام شا گرنگتەرە ئەنی ئەگەر ئینە ئێساڵ پەیوەندیش نەبێت دۆخی ینی بژێوی خەڵکیۆ حتمما مۆڵەت نینی و ئێمەش نەکرێن مش ڕاستەکەی چونکەی بەڕاستی دۆخی نەخوازراوە تر دۆخی نەخوازراوەە تۆ قەت مەتاوی کارێوکەری بەخواستوێت بۆ بە تایبەتی فستیڤالە و کە 5 ساڵی تەجروبە هەنچەنیش هەر ساڵ و بوو هێز و توانێ و بەتۆمە سەلیقی و ینی وردەکاری و زیاترت پێ دروستکەەوە شەم ساڵ ئەشێت فرە تایبەت بێ بە تایبەتی ساڵواتم هەر بە هەماهنگ بێچەنی و بەڕێبەتی گشتی کوشت و کاڵی و ئیدارە و شاری جددیتر چەنی مابێ ئەگەر ئی دۆخە نەبیە ئەنیمە چاوەڕێکردنی پێک هەفتە بەردەوام بێ و مەراسیمی بێ بەڕاستی هەر کەس ئامێ دڵش نامێ بلەوە دڵش نامێ بەدەستی حاڵی بلەوە وەدەوارن مێ پێ ساڵە کاتەری مام سایگیان کە ئی دۆخە کۆتاییش پەنە بێ ئاچالاکی کە واتی تو ئاپڕۆژی کە هەنێ تا بەیادی و بەڕێکوپێکی کریا ئێمە هەمەدارین مێکە دۆخە کۆتاییش پەنەمە فرە سپاس و تۆ کرد و دەستەوەش بۆ قسەی فرە خاسی پێکردیمی مامۆسایگیان نانی هەمیشەواتەنمە پشتیوان و گۆرەی ئی فستیڤاڵی میدیان ڕاستە میدیا بە سپاسەوە چاڕۆیەکەم پۆستکەرمی سەر و ئی فستیڤاڵەیە بەردەوام میدیەکی و میدیاکاری بە گرنە عوشنی مەها بە شواکارنی بەشحاڵنی دڵیانمی هەر چالاکی و میدیاش پشتۆ نەبوو دەنگ و ڕەنگت نەیاونەوە پەیامت نەیاون و بزە پێویستی نەمژناسی و نەتاوە سەرکەوتوش بۆ سپاس کە ئامادە بیشم و حتمما بە شێواجە سەرکەوتن و بەرنامەکامە جیاونای دەنگ و ڕەنگیمە زیاتر سپاسکە نایدێت دەستەوەش بۆ خانم گیان سڵامەوە نەبوو دڵۆشەنە کە خانمەوە پێستە و پاسە ڕەنگینە هۆرامیانی بەشداریشکردن چی فستیڤالەنە فەرماوە سڵام و بیاونە سلام خانیگان خێربێدی سەر و چەما من سۆزان شعبانە وەشحاڵەنا کە ئامانی دیدارشمیت فرە سپاسە کرد و بەڕێز دو بەشدارە نیجە فستیڤالەکەە گەرەکمە بە تایبەت باس و ڕۆڵی ژەنیم پێکەریت لێ فستیڤالەکەنە بزان و ژەنی چ ڕۆڵی وەژان لێ فستیڤالەکە خانم گیان ئێمن ئینەم دووەم جارماچی فستیڤالەنە بەشداری کرد و بە چێوی قەدیمی فۆلکلۆری جلی کوردی گرچی وەکاوەیانی بە چنیە و راستەی گرچیەوە بەشداریم کردن فرە وەشحاڵە چەنە کە ئەپێسە ئیگرد و ئافرەتاوی نوێتی تەماشەکەرە ئیگرد و ئافرەتی ئامێنێ بە خاصەتە نیمەشا هەورامی چەنێ بە وەشحاڵی کە بەشداری شاکردن تا چند گرنگە ژەنی پاج لە کوردیاوە پا کوردەواریە بەشداری کەرۆ لین و فستیڤالانە وەرو ئانەیە زانمێ کە فستیڤالەکە هەر چوار پارچە کوردستانی گەرە ڕەنگە فرۆ کاتەکە بەر کوردستانی چۆن خەڵک سەردانی کەرو پێ فستیڤالەکەی تا چند گرنگە ژەنی بەشدارە بۆ چی فستیڤالانە ڕاست ماچی سەبارەت پانێکە ماچی چووکە چێوەکێ من فۆلکلۆری قەدیمێنی ئافرەتێکیش گرت بە ڕاستیەکەی پێسەواتمی چێوە قەدیمەکی نوێ کردێنێ فیلماکردن گر بەشداری شاکردن بە وەشحاڵی و فرە پەنێت شاوەشە تەنانە دیسە من قسم چەنی دوێر برادەرام کردنی واچێنی هەرچیاگە فستیڤال کردی و چی فۆلکلۆری قەدیمی وێمە بەروزمێ و با چێوەکی ما جوانتر و تازەتەریش بەرگنانە ئەرەوەڵا بەشداری بێمێ زیاتر هەتا تا میفرەتر بەشداری بیمێنێت بەڵێ بەڕێز بە چێش بەشداری و کردن بە کلااوزەڕە و هێلک و جلی کوردەواری وێماوە باڵێس خاصەتەن گرد بچەوەکیم هەورامێنی تەنانەت ئاهیزی هەرکەس ئێواتی جلەکەی تو فرە فۆلکلۆری و هەورامێنی بەشداری بکردن بەڵێ پێستم زانمت لێ فستیڤالەکەە ژەنی بەشدارێنێ هەڵەبجە و هۆرامان و یا کاتەری شەنن گەرەکمان ڕۆڵ باس و ڕۆڵ و ژەنی پێکەری ژەنی هۆرامانی بەشداری شاچەنین بێ ڕۆژە بەشداری کردە ژەن و هۆرامانی چەنین بێت لێ فستیڤالەکە ڕاستیەکەش یانی چێوەکی دیارێنێ وینی شاگرد و یاگەکە بەشداری شاکردن بەڵام بیت سەر و حەقیب چێوەکاوینینە هەورامیەکە چێوەکەش ڕۆنەقتر و جوانتر بەرکەوتن چونکە وێت مزانی ژەنی هەورامی بە گرمانیایی بە گرد چێوە وێت مزانی ژەنی هەورامی پێسە پیای شان بەشان و پیای وێت مزانی لادەگاکەما کوردیاگەکە ماشان بەشان و پیای هەرمانە ماکردینە و ئەو بەوەشیەوە بەشداری ماکردنی بێت فرمانە یعنی فرە وەشحاڵێت مێکە ئی ژەنی هەچەوینی گرد و ژەنەکاوینی
ئێستا شان بە شان و پیاوە بدرێن و بەشداری هەرمانە شاکردێنن بەڵێ زیاتر ژنێکی بەچێ ینی چێ بەشداری شەری مەهەنە بە بێژەن بە هەنار بە وەزی ینی من بە چلی کوردی بەشما کردی بێنێ نیمە چانەمە هەن بە چیوی کوردەواریەکاوی ماو جەواردەیە و جەوش کردە و گرد و چیوەکاوە من بە فۆلکلۆریەکە وێم و ئای چێر فۆلکلۆریە بینی بەڵام بەشما کردە بێ نیمە چانەمان بە واردە بەشداریشکردن نیمە چانەمان تو چیوە قەدیمەکی بمە فۆلکلۆرێکی بمە بێت مزانی چێبێ فرەخاسەفر باس و فۆلکلۆری و کوردەواری و ئیدی شاما کرد تا چن گرنگە ئاچوی کە بەشداری کردیات لێ فیستیڤالەکەنە چ جلوبەرێک بۆ چ چێوەکی تەرێبا یعنی کوردەواری وش فرەفرە پۆ دیار بوو وانەی پێسەواتم ئینە پسە چی یا نیشانە دروی بە فرۆیاگە ڕاستماچی ئینەزانی چەنی بێسا پێن منەی نیچانە هەنیاگە دوور و ئامان چێوە قەدیمەکی مەمەژانە هیزی ئاینێ پێران تەماشە چیوەکە کەرێنی چیوە قەدیمەکی بەمازینی ماکردێنێ کە پەنەماوەتەن ئێمە ئافرەتی هەورامێنی ئیجوە چیوا کەرمێنێ یعنی ڕاستیەکە چێوەکی بەمازینی ماکردێنێ وەش حاڵە بێنێ کە گرد و یاگەکە چۆ ئامێنی و تەنانەت گرد و قەرباڵقی ینی گر ئێنی تەماشۆ چێوە زیینەکاوی ماکەرێنی واچێنی ئیسە زانینمی هەورامان چەنینە چێوەکاوی مابەزینی کردێنمێ هەرچێکەوە دەست و ئەیان و تاتێ ماسکەر و چووکە ئەیان و تاتەم دی هەورامێنێ بم هەورامێنە چێوەکی ئەیانمەنێ قوربانم چێوەکی ئەیانمەنی زیینم کە دێنێ چووکە وەس حاڵە ناکە ئافرەتەوەی هەورامێنە تاوانم چی فیستیڤالە گەورەنە بەشداری کردونە فرەفسپاس و هاودەوی چم کەرو کە ئای جیارمەتیشدانی چی بەرنامێنێ چی هەرمانێنە قوربانم وەش بیاخوا مامۆستایگیان سڵامەوە نەبوو بەڕێزە گەشتیاریوی دیم لە فیستیڤالەکەنە تەماشا چێوەکە کەرێنی وەروانە لامە گرنگ بێ کە قسێما پێکەری فەرما بەڕێز و سڵام بیاونەوە چ بژناسە بزانمێ بەڕێز سەرشەما فرەفرە وەشحاڵ بێنە ئارۆ چە فیستیڤال و هەنار و هەڵەبجە بەشدار بێنە و بەشداری بەرنامەی شمەم کردە من نامم مامۆستا جەواد شارۆخ کاکەی نازنا و شەعدیمە یانم کەرکووگە بەوەشی ئی فیستیڤالە ئارۆ کەرکۆ بۆ ئامانە ئیگەی مامۆستاگیان تا چنگ گرنگە ئین و فیستیڤاڵی بە تایبەت کە نیشاندا و کللتوری و واردەکە و کۆمەڵە بابەتی تەری فرەفرە گرنگە ئی فیستیڤالە چۆر و ئانەی کللتور و بەربووم و کشتتوکاڵی مەتقۆ هەورامان و هەڵەبجێ بە دنیا ئاشنا کەرە مەسەلاکی هەنارە قەزوانە وەزە هەنگورە ئینە فرەفرە گرنگە چۆر و ئائی خەڵکە بایەق بداوە بەربووم و کشتتوکاڵی وێمە چانە خاسرە بەربوومی دەرکی ئاوردەکەروێ مامۆستاگیان گر ساڵێ سەردان و فیستیڤالە هەیە کەریتۆ ناوەڵە چۆر ئانە مەشغوڵە بێنە ئێرانە بێنە یانم دیرە بەڵام من کردمانگە و جاری وێ و منطقەی هاوار و منطقەی هەورامان چکۆ من یەکەم تاعینم ئەوڵ تاعینم 22 یانزە هەفتا و شش دەرگای هاوار بێن و 11 ساڵش چیگا مامۆستا بێنە ڕازماتی مامۆستاگیان چێوێ هەن فیستیڤالەکەنە تو وێنیش شایەن و ئانێنەکە یعنی گر ساڵێ و دووبارە بۆ زیاتر دلی فیستیڤالەکەنە یان چێوێ بەڕەئی تو بەڕێز وەڵتەر قسم چەنین کردی واتۆ شاعیرەنە پسە شاعیروی چه ئیزافێ و هەن پێ فیستیڤالەکە یعنی پێ ساڵە ئایندێ هەرمانە سەرکردی و ڕاستە بشۆ ئین و فیستیڤاڵی ئین و ئەچالاکی ئی فیستیڤالێکە هەنێ ساڵ بە ساڵ گۆڕانکاریشا بێملێرە خاستەری کردیا زیاتر پەرەشا پەنەدری و تو بەڕێز ینی چێش بە خاستەر وێنی ئیزافە کردی و پێ فیستیڤالەکەی وڵە چۆر و ئانە وەتان زاندەیە ئی خەیرانی دارایی و ئی نەوەشی کۆرۆنا تاسیرش کرده ئێستا من ئامانە ئینا بە دەمامک و دەستکێش و عینەک و ئەگەر بیا و ئینە هۆشی و ئی قەیرانە نەبوو مهرجان بۆ حەفلاتش نەبوو کۆڕ و شعری بۆ بەڵێ هونەر ئیزافە بۆ چێگە فرەفرە زەرورە کتێبخانە مەسلەن گۆشەیە بۆ پێی شعر و پێی گۆرانی و پێی کەلتور و ئەدەبیات و هەورامی و کوردەواری ئی منطقەی فرەفرە زەرورە فرەخاسە مامۆستاگیان زیاتر ئەزیەتمەوە بەڕێز و شاعیرێنی گەرەکما شعرێوێ ئاوێزانە کەرمێ چەنی بەرنامەکەما پێوینەرەکامە بە شعرێوە کۆتایی مارمێ فرەفرە سپاس و کەرو دەستەوەش بۆ فەرماوە فرەفرە وەش حاڵ بێنە واچوو گردون بەدبەختن زەمانەن زاڵم زندگیم سەختن شکستن باڵم
دەروون وە چەختن دەی چێش بکاڵم زوورن وەختن وەی وەحاڵم زۆرانبازی من نیفانی درۆ وەهیتەوانی و جاج بووە پەڕۆ چێشکەر و چەزەر تەلاری ئارۆ وەجا مەمان و دمای تاتەڕۆ وەداخەوە ئی شار و هەڵەبجە هیچ گرنگیشان نەدانە شار و هەڵەبجە ما چواردنێش وەرێت باچی 5,000 ڕۆڵم وا چون بەو بۆنە لە جاتی تۆڵم وا بوو بە بۆنە بۆ من ملانەیە بۆ مۆ قوربانی تەلارم بووە کەلاوە کۆنە. اینجا حوبێری لێشینی باوانم وان بێ بەوێ ئازیزگەن وان بێ بەوێ اینجا دەست بێ دێز نماز گیانەکەم دەم بێتۆ بەوێ ئازیزگەن دەم بێتۆ بەوێ اینجا یاڕێبی ئەمساڵ گیانەکەم زوو بێ پاییز ئازیزگەن زوو بێ پاییز اینجا بازوە و دێر شاڵ بین باوانم وە باوڵای عزیز گیانەکەم وە باوڵای عزیز نازاری ساڵان باوانم ڕندوێواری بە هەوا و سێرکەرۆ جەکویسان بەیاورێواری خوا دیڵێ وێ دیڵەن گیانەکەم دیڵارشان شاڵکەین اینجا ئاوی سێردوەبان گیانەکەم ئایری و خێمانکەین ئەری ئاوی سێردوەبان باوانم ئایری و خێمانکەین گیانەکەم ئایری و خێمانکەین عزیزا من جا فستیڤال و هەناریۆ جا هەڵەبجەی ڕەنگینی و ئامامێ و پێ هۆرامانی پێدلێ دەرۆ بیارێ ئیسە کۆمەڵە خانمە زەری فێدلێ مڵکی ڕەنگینیانە یشتینێرە هەناری تەکنام نیچ گەرەکما بلو پێلاشە بزان و چێش کەراکەیان دەست شاپە نەکردن خانم گیان خاستنی سەر چەما گوڵی گیان خێر بە عزیزەکان فرەسپاسە کرد و بزان و کەیان دەستاکردن بە هەنار تەکنای چێش کردێ دماتە چێش کردێ بە هەنارەکە وڵای ئارۆ خەریکی بێنمی ئیتر پاسە تاکنوێ شارە وەڵ نەڕن بێ شانجا تاکنوێ شارە و هێنە شێل بێ شاد جوان جوانێ ئیسا ئامێر و چێوهان واسمی ئیسە پێستە جارانی بەدەست و ئانیشامە کردێ تاومی ناوەڵا بەس هەر ئەپێسە واسمی تاکنوێ شارە پاکوتەمیزش کەرمێ و اینجا کەرمێش لێ گونی کە فشارێمە پاڵافتەش کەرمێ جوان جوانێ بە سوزکی و دمانێ چێ شاپە نەکردێ ئەی هەناری کە تەکیارە پێ ڕوگناری باپاسەنیا دماتە چێ شاپە نەکردی وزمی سەر و ئایریۆ جوان خەستش کەرمێ سەر و ئایریۆ دماتەر چ نژگەرە کاکاتەکە تا هەنارەکە هەست بووە وڵا بەپاو یعنی هەسۆبیۆی ئاوەکی ئاوی چانێتر هەینی جانان فرە خەستشگەرەکە این جانان واتمێت و زێڕون بووە بەس ڕۆگارەکە تا هەست بوو جوانتەرە فرەخاسا دەستەوەش بۆ خانم گیان باجە هەرمانەکە تا نەگیر و سەر چەمە ئەمە عزیزەکە فرەسپاسە کرد و دەستەوەش بوو مام عمر سلام وەنە بوو سلام خێر بێت سەر شەمەکەم
فرسپاس دەکەی و پێستەویدمە پشتی ماوە قابلمە ڕوگنار تا هەستکردنەوە گەرەکمان پێما باس کردی بزان و کەوێن خەریکین دێ و چەنی ئاڕوگنارێ کردی دیار من خەریکێشان هەگوڵین هەنارەکە مالمێ ڕنمێنە و مالمێ کۆمێ شارە و وەگەلە کۆمە ئەفرچیوەهان مادمێ شەرە بە دەستگای وەی بە دەستگا هاڕمێش کەوێت لێ مەنجەڵی و گرێنویش پاکپاکێ فرەخاسا تا چن ژەنەکی هەمکارێتانێ وڵا هەمکاری باکەرا فرعال فرەخاسا ئەی چەنی ینی پێم باس کرد بزان و چەنی ڕوگنارێ هەست کردێ لێ چێشیەنە و دماتر چند کاتش گەرەکە وڵا دوێ ڕێ کاتش گەرەکە بەڵێ دوێ شۆ تا هێزبێ مارینە و ئایری فرە بەرونەوە هەر دلی باخیانە حدی باخێنە بەڵگە فرەخاسە ئەی چەنی وەڵتە باس و دەستگای و کەواتۆ ئیسە دەستگای و ئامانپانێ هەنارەکە وەشکەرمیانت ئەنی جاران بەدەست کردی چی ئیسەتی کارەسانی بیانێ بەڵێ پانەیە کرد بەڵێ گیان فرەخاسە چیشی تەربەنەوە چیژماوە والله حەج وشیتە کە بە دەستەوە چەمەکە بینەرەوە شەویستەکە بەرنامە ئامیانی کلی ئیسروشتە زەریف و دڵگیر و ڕەنگینە هۆرامانیانە کۆتایی مارو بە بەرنامە ئیجارۆ ئامیانیچ کۆتایی بەرنامەکە منە گەرەک ماسپاس و هەوارخانێ کرد و HL دیزاین پێ ئیجر و بەرگە زەریف و ڕەنگینە کە گرکاتی و هەمکاری من کرد و پێ بەرنامەکەم تا بەرنامی تر یانە گلایوی تاوان بوو خواتە چەنی